سڵاو و ڕێز خۆشەویستان بینەرانی کەناڵی بریز ڕەسوول، لە سەرەتای ساڵی نوێدا لە یەکەم ڕۆژی ساڵی 2026 لە ڕێگاین لە هەرێمی بریتیش کۆلۆمبیا لە وڵاتی کەنەدا بەرەو شوێنێکی گەشتیاری دڵڕفێن و زۆر دڵگیر بۆ سەیرکردنی دیمەنی تافگەیەکی زۆر جوان و دڵگیر لەم ناوچەیە و پیرۆزبایی ساڵی نوێ لە ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین. هیوای تەمەنێکی پڕخێر و بەرەکەت بۆ یەکەیەکەتان دەخوازین و هیوادارم ساڵێکی بەرەکەتدار بی بۆ هەموو لایەک. خۆشەویستان، هەرچەندە گەشتەکەمان بوو بە پەیامێک لە هیوای نوێ و ئارامیدا لە هەرێمی بریتیش کۆلۆمبیا لەم وڵاتە دڵگیرە، سەرچاوەکانی جوانی خودایی لە ناوچە دڵگیر و دڵڕفێنەکانی ئەو هەرێمەدا و سروشتێکی زۆر پاک و دڵگیر و دیمەنە سەر سوڕهێنەرەکان تێکەڵ بوون لەگەڵ گەشتەکەمان. ئەم گەشتە تەنها گۆڕینی شوێن نەبوو، بەڵکو نوێبوونەوەی ڕۆح و بیرکردنەوە بوو. لەگەڵ هەر هەنگاوێکماندا سپاسی خوای پەروەردیگار دەکەین و لە ڕێگاین بەرەو جوانی ئەم ناوچەیە و بەرەو تافگە دڵگیرەکەی هەرێمی بریتیش کۆلۆمبیا لە ڕێگاین. زۆرمان نەمایە و دەگەینە ئەم شوێنە دڵگیرە و لەوێندەریش دیمەنە جوانەکانی تافگەکەتان بۆ تەسویر دەکەم و هیوادارم بە دڵتان بێتی گەشتیاری دڵڕفێنین لە هەرێمی بریتیش کۆلۆمبیا. تافگەیەکی زۆر دڵڕفێنی لێ تا شوێنێکی گەشتیاری تر دێمەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست. بەخوای گەورەتان دەسپێرم لە فکرتان نەچێ لایک و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن، کەناڵی بریز ڕەسوول. خواتان لەگەڵ.